توانای هەیە دەبێت لە دام و دەستگا پەروەردەیە جۆر بە جۆرەکان تەنانەت بە سیستەمی خێزانیشەوە و ئازادیەک بدرێت بە هەڵبژاردننی جۆری کار و ئەو کە خواست و خولیای هەیە گەنج هەرزەکار نەوجەوان هەر لە قۆناغی خوێندنی ناوەندی و ئامادەیەوە مەجای بدرێت لە سیستەمەکەدا ئەو بواری ئازادی بدرێت نەک بە منداڵەکانمان بڵێن ببنە دکتۆر لەبەرەوەی دەوڵەمەند بن خەڵک مەجبور بێت لەبەرەوەی پۆستان هەبێت خۆتان لوتان بەرزتر بێت لە خەڵک بۆی دەوڵەمەندتر بن ئەو پیشی هەڵبژێرە کە تۆ خۆت تیا ئەدۆزیتەوە لی تێگا بە تواناتری لە بوارەکانی دیکە باشتریش خزمەت توانی باشترین خزمەتکەین وە دەبێت منداڵەکانمان گۆشتکەین تۆ لە چ توانایەکدا بە تواناتری بە دەستوبرتری تاکو بتانی زۆرترین ڕادە ڕێژە خزمەت بەلایەنی مرۆڤایەتی مرۆڤ بکەیت بتانی خزمەت بە ژینگەکەت بکەی بە کۆمەلگاکەت بکەی نەک هەموو ژیان و هەموو تواناکەت بۆ خزمەتی گیرفان و دەرماڵی گیرفان و لوت بەرزی و خۆجیاکردنەوە بڕوانامە زانست بڕوانامەی زانستی ئەگەر ئەخلاق و پەروەردەی لەگەڵ نەبێ زۆر مەترسیدارە تاکێکی خۆپەرست لوتبەرز قبول نەکردنی ئەوانی تر ئەمانە یعنی بەهۆی بڕوانامەکە تۆ تووشی نەخۆشی نەفسی ئەبی ئیتر مرۆڤی دەروون نەخۆش ئەبێت چ سوودێکی بۆ کۆمەلگاکە هەبێت